بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت بەفربارین لە ناوچە شاخاویەکانی ئیدارەی سۆران بەردەوامی هەیە بە تایبەتی ئێمە ئێستا کە لە حاجیۆمەرانی قسەتان بۆ ئەەکەین بەفربارین بەردەوامی هەیە و ڕێژەیەکی زۆر باریوە زیاتر لە نیو مەتر بەفر لە حاجیۆمەران باریوە ئەم بەفربارینە ئاسەنجی بۆ هاتوچەی شۆفێران دروست کردووە لە ئێستادا مەرزی نێودەوڵەتی حاجیۆمەران بەڕووی بازرگانی داخراوە گەشتیاریش ئەوەی هەیە بە ڕێژەیەکی کەمە زۆرینەی ئۆتۆمبیلانەی کە لێرە سەرکەون لە نێو حاجیۆمەران گیریان خواردۆ و ناتوانن دەربازن بە تایبەتی ئۆتۆمبیلانەی کە دەبڵ ئەکسل نین ئەوان زۆرینیان لە ڕێگاکان گیریان خواردووە ئەوە گرفتی هاتوچۆیان بۆ دروست بوو ئەوانی تریش بار هەڵگرەکان زۆرینیان لە ڕێگا ماونەتەوە ئێستا لێرە بەشێکی زۆریان کە ئەبینن لێرە ئۆتۆمبیلی بار هەڵگرن بەشێکیان لە دوێنێەوە ماونەتەوە لێرە نەیانتوانیوە بگەڕێنەوە بەهۆی ئەو بەفربارینە زۆرەی کە باریوە بەفرەکە بە ڕێژێکی باش بەردەوامی هەیە لە بارین وە کڕێوەشی لەگەڵە کەشێکی زۆر سادی هەیە کە ئێستا مە قسەی تێدا ئەەکەین پلەکانی گەرما لە ژێر سفری سلیزیەوەن 5 پلە لە ژێر سفری سلیزین کەشێکی زۆر ساردی هەیە هەروەها ئاماژە بۆ بدەم لە ڕێگاکانی سنووری ئیدارەی سۆران لە ئێستا لە نێوان سۆران بۆ سیدەکان لە سەریبەردی ڕێگاکە داخراوە بەرگری شارستانی ئاماژەی بۆ داوە ڕێگاکە سەختە پێویستە هاوڵاتیان هاتوچۆ نەکەن بەو ناوچانەدا بەهۆی زۆری بەفربارین لەو ناوچەیە هەروەها ڕێگای زیینی وەرتێش کە ئیدارەی سۆرانە بەسێتەوە بە ئیدارەی ڕاپەڕین ڕێگاکە داخراوە بۆ هاتوچۆکردن نابێت بەهۆی ئەو ڕێژە بەفرەی کە باریوە هەروەها ڕێگای بناری قەندیلیش بەهۆی زۆری بەفربارینەوە داخراوە زۆرینەی ڕێگاکانی ئیدارەی سۆران کە ئەیبەسێتەوە بە ناوچەکانی ترەوە گرفتی هاتوچۆیان هەیە بەهۆی بەفربارینەوە بۆیە پێویستە هاوڵاتیان لەم ڕۆژانەدا سەردانی ئەم ناوچانە نەکەن ئەگەر بۆ کاری پێویست نەبێ بۆ ئەوەی تووشی ناڕحەتی و ڕووداوی هاتوچۆ نەبنەوە لە ئێستادا ئەم بەفربارینە بەردەوامی هەیە و ڕێژەیەکی زۆر باش باریوە کە زیاتر لە نیو مەترە بێت لە حاجیۆمەران بەرگری شارستانی سۆران ئاماژەیان بەوە داوە کە حەوت هاوڵاتی گیریان خواردووە بەهۆی بەفربارین تاوەکو ئێستا نەتوانراوە ڕزگار بکەن لە هەوڵی ڕزگارکردنیان دیارە هەفت هاوڵاتیانە لە سنووری ناحیەی سیدەکان لە کوێستانی بێتکەم گیریان خواردووە هەروەها 12 هاوڵاتی تریش کە سەرقاڵی شوانکارین لە دەڤەری برادۆست تاوەکو ئێستا ئەوانیش گیریان خواردووە نەتوانراوە ڕزگار بکرێن بەڵێ ئەمە تەواوی زانیاریەکان و لەسەر ئەو گرفتانەی هاتوونەتە بێژ بەهۆی بەفربارینی دوو ڕۆژی ڕابردووەوە.